پلانی ڕازیکردنی دڵی ئەمریکا ئامادەیە. کەتیبەکانی حیزب الله لە قاڵب دەدرێن بە مەبەستی خۆدزینەوەیەکی شەرمنانە لە فشارەکانی ئەمریکا و ڕازیکردنی دڵی ئەو وڵاتە زلهێزە بەبێ دەستکاریکردنی پەیکەری بەڕێوەبردنی حەشدی شعبی. کاتیبەکانی حیزب الله لە قاڵب دەدرێن. حکومەتەکەی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق بە هەوڵەکانی سنووردارکردنی جوڵەکانی حیزب الله دەیەوێت پەیامێک بداتە ئەمریکا کە حیزب الله نابێتە مەترسی بۆ سەربەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکەدا. حکومەتەکەی عێراق کە تاوەکو ئێستا جموجوڵی کەتیبەکانی حیزب الله بۆ کۆنتڕۆڵ نەکراوە، سیاسەتی سنووردارکردنی بۆ داڕێژرا و بەرامبەر ئەو باڵە چالاکەی حەشدی شعبی دەگرێتە بەر کە یەکێکە لەو باڵانەی حەشدی شعبی فەرمان لە ئێرانەوە وەردەگرێت. هەوڵەکە بۆ بچووکردنەوەی دەسەڵاتەکانی کەتیبەکانی حیزب اللهە بەبێ دەستبردن بۆ پەیکەری بەڕێوەبردنی حەشدی شعبی کە پشتگیریەکی فەرمی لەلایەن حکومەتی عێراقەوە هەیە. ڕێوشوێنەکە کە لە دوای هەڵکوتانە سەر بەڕێوەبەرایەتی کشتوکاڵی بەغدادەوەیە کە کەتیبەکانی حیزب الله ئەنجامیاندا و تێیدا لاوازی حکومەتی عێراق بۆ بەڕێوەبردنی دۆسیەی کەتیبە چەکداریەکان خۆی خستە ڕوو. لە کاردانەوەی پەلامارەکەدا و بۆ پیشاندانی نیازپاکی و دەرکەوتن وەک دەوڵەتێکی بێز و خاوەن سەروەری یاسا، ژمارەیەک سەرکردەی سەربازی پەیوەست بە حیزب الله دوورخرانەوە. چەند ئەفسەر و سەرکردێکی سەربازی تریش ڕوبەڕووی لێکۆڵینەوە کرانەوە. لەو بارەیەوە بەرپرسێکی ئەمنی عێراق کە نەیویستوە ناوەکەی ئاشکرا بکرێت بۆ ئاژانسی فرانس پرسی ئاشکرا کردووە. لە دۆسیەی هێرشکردنە سەر بەڕێوەبەرایەتی کشتوکاڵی بەغداد 25 کەس دەستگیر کراون کە سەرجەمیان سەر بە کەتیبەکانی حیزب اللهن. ئێستاش پلانی سنووردارکردنی کەتیبەکانی حیزب الله لە وەڵامی فشارانە و دەوڵەتیەکانە بە دیاریکراوی پەیامێکی بەغدایە بۆ ئەمریکا کە حکومەتی عێراق پێداگرە لەوەی دەسەڵاتەکانی ئەو کەتیبانەی سەر بە ئێرانن کەم بکاتەوە کە تێوەگلاون لە بە ئامانجگرتنی هێزەکانی ئەمریکا و دام و دەستگا حکومیەکان. بەڵام چاودێرانی سیاسی گومانیان لە ڕێوشوێنەکانی حکومەتی عێراقا بەرامبەر حیزب الله و جوڵەکانی حکومەتەکەی محەممەد شیع سوودانی بە فێڵێکی سیاسی ناو دەبن، چونکە بڕوایان وایە حکومەتی عێراق ناتوانێت هاوسەنگ بێت لە نێوان فشارانە و دەوڵەتیەکان و کۆنتڕۆڵکردنی دەستە چەکداریەکان. هاوکات پلانێکی ڕوونی نییە بۆ بەهێزکردنی دەوڵەت و بچووکردنەوەی هەژمونی ئێران. ڕێوشوێنەکانی حکومەتەکەی محەممەد شیع سوودانی بەرامبەر حیزب الله لە کاتێکدایە کە لایەنەکانی ناو چوارچێوەی هەمەهەنگی لە ناشیعەکان کە خاوەنی زۆرینەی پەرلەمان نین لە هەوڵدان بۆ تێپەڕاندنی یاسای حەشدی شعبی کە لە ئاستی ناوخۆ و نێودەوڵەتی ڕوبەڕووی ڕخنەی تون بوونەتەوە. بۆ پێی یاساکە بە فەرمی حەشدی شعبی دەکات بەهێزێک هاوتای سوپای عێراقی. لەو سەر و بەندردا ئەمریکا لە ڕێگەی وەزارەتی دەرەوە هۆشداری داوا لە تێپەڕاندنی یاساکە، دەڵێت هەژمونی ئێران و گروپا تیرۆریستیەکان بەهێز دەکات و هەڕەشەیەکیشە بۆ سەروەری عێراق.